وڵاتیانی خۆشەویست ئازیزان، سەرکەوتن بەسەر ئەو پەتایە پابەند بوونمانە بە ڕێنماییەکان کە لەلایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە، واتە مانەوەمان لە ماڵەوە گرنگترین هەڵوێست و قۆناغا بۆ سەرکەوتن بەسەر ئەو پەتایە. من ناوم ومێدە پیشە مامۆستایە دانیشتی گوندی هەستانم سەر بە قەزای سۆران لەگەڵ بڵاوبوونەوەی مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا لەگەڵ خێزانەکەمان بڕیارماندا پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بین و لە ماڵەوە بمێنینەوە نەچینە دەرەوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو کوردستانیان. من ئەردەڵان شێخ فاتیح بەرزنجی پارێزەر و ڕۆژنامەنووس لە سلێمانی بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا کە هەڕەشەیەکی جدیە لەسەر تەواوی مرۆڤایەتی من بڕیارم داوە ماڵەکەی خۆم کەم بە کەرەنتینە بۆ کاری زۆر پێویست نەبێ لە ماڵ بچمە دەرەوە وە خۆم سەرقاڵکەم بە خوێندن و خوێندنەوە. داواکارم لە هاونیشتیمانیان بۆ کاری زۆر پێویست نەبێ نەچنە دەرەوە و پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە لە پێناو پاراستنی هاوڕێکانمان، خۆشەویستانمان، کەسوکارمان، نەوەکانمان. داواکارم لە هەموو خوشک و برایەک کە دانیشتووی هەرێمی کوردستان بە هەر هەمومانەوە پابەندبووینە ڕێنماییەکانی وزارەتی تەندروستیەوە چکە بۆ ئەو بڕیارانەی کە دەرچووە لە بەرژەوەندی ئێمەدایە بۆ پاراستنی خۆت و ماڵ و مناڵت ئەبێ ڕێنماییەکان وەکو خۆی جێبەجێ بکەیت. من شێرزاد یاریزان و وەرشکار مامۆستام لە سکوڵی زانکۆی وەرسۆران بڕیارماندا لە بمێنینەوە لە ماڵەوە بە پێی ڕێنماییەکانی حکوومەت وەزارەت تەندروستی بۆ ئەوی پارێزراوە بین و بۆ ئەوی تەندروست بین و بۆ ئەوەی دووربین لەو ڤایرۆسە کە تەواوی جیهان بەدەستیەوە ئەناڵێنێت. بۆیە داواکارم لێ ئەوەی بەڕێز و خۆشەویستیش بەمانەوەتان لە ماڵەوە بۆ ئەوی پارێزراو بن و تەندروست بن بە هیوای سەلامەتی بۆ کشلایە.